پاش گفتوگۆیەکی زۆر و لەسەر پرسیارێکی زۆر لەسەر مۆزوعا ئەو بوو دەرەجەیەک بخۆی هەر هەمانە دەنا دووش دابەزیە لە ممتازە دەبتە 12 تیپی ترش یانەی تریش بەسەر دەکەوی ئەوش دەبتە 24 ئەوە یانەکانی دەرەجەیەک کە دەبنە دەستەی گشتی ئەبێ خولەکیشان بۆ بکەیەوە چکە دەبی ئەو 12 کە بەسەرەکەونەوە دەبتە 24 ئەوە بوو گوتمان بایانەی دەرەجە دووش بەسەر بێخین لە هەر پارێزگایەک پاڵەوانێکی دەبی ینی هەژدە فەریقی تریش بەسەرەکەوی خولەکە لە 15 هەتا 12 دەست پێ دەکا بەڵێ ئەوە تەفاسیلەکە لەگەل لجنە مسابقاتە بە مەجامیع دەبی بەوە بزەبەت یانی تەفاسیلەکەم پێ نییە بەڵام بڕیارەکە ئەوەیە سەبارە خۆ دەزانی ئێمە لە ڕۆژ دەست بەکار بوومان ئەوەیە باسی فیاتی عمریمان کردی و پاڵپشتی ئەوەی نەو بەڕاستی فیفا و اتحادی ئاسیوی زۆر پاڵپشتی من بۆ ئەو بابەتە بەڵام ئێمە وەکو زانین ئەو ساڵەکە خۆ دەزانی پاش پرۆسەی ئازادکردنی عێراق لە 2003ەوە هەتاکو ئێستا خولی فیاتی عمری نەکرایە بەڵام پێمان خۆش بوو ئێمە ئەو خولە بکەینەوە بۆ ئەوەی وەکو بناغەیەک بۆ تۆپی پێی عێراق ئەو فیاتی عمرەش بۆ ئەوەیە کە ئەتو بناغەیەک بۆ تۆپی پێی عێراقدانی